کوشتاری خەڵکی مەدەنی لە فەلەستین درێژەی جینۆسایدی دەوڵەتی نۆتانیاهۆ. لە چەند ڕۆژی ڕابردوودا جیهان سەر لە نوێ شایەتی یەکێک لە دڕندانەترین تاوانەکانی ڕژیمی ئیسرائیل بوو. کەرتی غەزا ناوچەیەکی کە زیاتر لە 2 ملیۆن کەس لە دانیشتوانەکەی لە گەماروی هەمەلایەنی ڕژیمی داگیرکەری ئیسرائیلدا دەژین جارێکی تر کەوتە بەر بردومانی بەردەوام. بەپێی راپۆرتە فەرمیەکان تەنها لە یەک ڕۆژدا زیاتر لە 400 کەس لە هێرشەکانی ئیسرائیلدا گیانیان لەدەستداوە کە 174 منداڵ 89 ژن و دەیان بە ساڵاتچوویان تێدا بوو. ئەم ڕێژەیە ڕۆژی 20 مارس گەیشتە 710 کوژرا و 1042 بریندار کە 70 لە سەدیان ژن و منداڵن. گروپی بەرگری لە مافەکانی منداڵانی فەلەستین ڕایگەیاند کە بە ئامانجگرتنی بە ئەنقەستی ژنان و منداڵان لەم خولەی هێرشەکاندا پەرەی سەندووە. ئەم ئاماران نەک هەر ڕەنگدانەوەی کارەساتێکی مرۆیین بەڵکو بەڵگەیەکی ئاشکران لە بەردەوامی جینۆسایدێکی پلانبادا ڕێژرا و لە دژی خەڵکی فەلەستین. کوشتنی خەڵکی مەدەنی لە غەزا چیتە ڕووداوێک یان زیان و لێکەوتەیەکی لاوەکی نییە، بەڵکو بەشێکی لە استراتیژیەکی بە ئەنقەستی ئیسرائیل بۆ لە ناوبردن و سڕینەوەی خەڵکی فەلەستینە. ئەم شەڕە دژ بە ئەرتەشێک نییە، بەڵکو دژ بە ژنان، منداڵان، بە ساڵاتچوان و خەڵکی مەدەنی و بێدیفاعە. وێرانکردنی نەخۆشخانەکان، قوتابخانەکان، ماڵ و تەنانەت کەمپەکانی پەنابەران بەڕوونی نیشان دەدات کە ئامانجی ئیسرائیل نەک هەر بەرگری لە خۆی نییە، بەڵکو بریتیە لە ناوبردنی پێکهاتەی کۆمەڵایەتی و مرۆیی فلستین. لەگەڵ ئەوەشدا ئەم تاوانانە بەبێ پشتگیری بێدەریغی ئەمپەریالیزمی جیهانی ممکن نەدەبوو. ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا، یەکێتی ئوروپا و زۆربەی وڵاتانی سەرمایەداری جیهان بە دابینکردنی چەک، یارمەتی دارایی و داڵدەی دیپلۆماسی بەکردەوە هاوبەشی تاوانەکانی ئیسرائیلن. بە ملیاردها دۆلار یارمەتی سەربازی بۆ ئیسرائیل، پەسەندکردنی یاسای سەرکوتگەرانە لە دژی بزوتنەوە لایەنگرەکانی خەڵکی فەلەستین و بێدەنگی مێدیاکان، هەمووی ئەمانە نیشاندەری هاوکاریەکی سیستەماتیکن لەم جینۆسایدەدا. دوای چەندین مانگ شەڕی ماڵوێرانکەر حەماس گەیشتووەتە لێواری لە ناوچوون، گروپێکی کە ئیسرائیل وەک بیانوو بۆ پاساوی هێرشەکانی خۆی دەیناساند توانایەکی ئەوتۆی نەماوە. لەلایەکی ترەوە ڕژیمی کۆماری ئیسلامی ئێرانیش کە ئیسرائیل ساڵانێک بوو وەک بیانوویەک بۆ پەرەپێدانی مەودای شەڕدەیناساند بەکردەوە دەستی لە دەستێوەردانەکانی ڕاستەوخۆ لەم قەیرانەدا کورد بووتەوە. بەڵام بە پێچەوانی بانگەشەکانی ئیسرائیل کۆتایی ئەم هەڕەشانە بەمانای کۆتایی تاوانەکانی نەبوو. ئێستا کە بیانوەکانی پێشوو چیتر نەماون، ئەم ڕژیمە هێشتا پەلاماری خەڵکی مەدەنیەدات و بەردەوام خەڵکی بێدیفاعی غەزە کۆمەڵکوژ دەکات. ئەم ڕاستیە نیشانەدات کە ئامانجی ئیسرائیل هەرگیز بەرگری یان بەرەنگاربوونەوەی هەڕەشە نەبووە، بەڵکو پرۆژەیەکی داگیرکاریە بۆ دەرکردن و دوورخستنەوەی دانیشتوانی فلەستین. بۆ سەرجەم هێزە پێشکەوتن خوازەکان، فەلەستین تەنها مەسەلەیەکی مرۆیی یان مافی مرۆڤ نییە، بەڵکو مەیدانی خەباتێکی جیهانیە لە دژی زۆڵم، داگیرکاری و ئەمپریالیزم. کێشەی فەلەستین ڕەنگدانەوەی کەلێنێکی قوڵە لە نێوان چینی دەسەڵاتداری سەرمایەداری جیهانی و چین و توێژە ژێردەستەکان. ڕژیمی ئیسرائیل نەک هەر دەوڵەتێکی داگیرکەرە، بەڵکو یەکێکە لە ئامرازە سەرەکیەکانی ئەمپەریالیزم بۆ پاراستن و هێشتنەوەی دەسەڵات بەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا. ئەم ڕژیمە بە پشتیوانی بێوچانی ڕۆژاوە هەوڵەدات فەلەستین لەسەر نەخشەی جوغرافیا بسڕێتەوە و دەوڵەتێکی ئاپارتاید و ڕەگەزپەرست بسەپێنێت. بەڵام سەرەڕای هەموو ئەم تاوانانە خەباتی خەڵکی فەلەستین هەروە بەردەوامە. خەڵکی غەزا سەرەڕای ساڵانێکی زۆر گەمارۆ، بردومان و قات و قڕی سەپێنرا و شەرەفی ئینسانی و ئیرادەی خۆیان بۆ ڕزگاربوون لە چەند کتوبەندی داگیرکاری نیشانداوە. ئەم خەبات و بەرخۆدانە نەک مەسەلەیەکی نەتەوەیی یان ئاینی، بەڵکو نمونەیەکە لە خەباتی سەرجەمگەلانی ژێردەست لە دژی دەسەڵاتێکی زۆردار. ئەمڕۆ زیاتر لە هەر کاتێکی تر پێویستەکە بزوتنەوە کرێکاریەکان ڕێکخراوە پێشکەوتن خواز و سەرجەم هێزە ئازادی خوازەکان لەسەر تاسەری جیهان پاڵپشتی خەڵکی فەلەستین بن. ئەم هاوپشتیە نابێت تەنها لە چوارچێوەی بەیاننامەی هاودەردیدا بەرتەسک بێتەوە، بەڵکو دەبێت بە شێوەیەکی کردەیی و کاریگەر لە خەبات لە دژی ئەمپەریالیزم و سەرمایەداری جیهانیدا خۆی نیشان بدات. بایکۆتی ڕژیمی نەتانیاهۆ لە ئیسرائیل لە قاودانی هاوکاری وڵاتانی ڕۆژاوە
پشگیری لە بزوتنەوە ئازادی خوازەکان و ڕێخستنی چین و توێژە کرێکاریەکان لە دژی ئەم تاوانانە هەنگاوگەلێکی پێویستن لەم پێناوەدا. کوشتاری خەڵکی مەدەنی لە فەلەستین نەک تێک هەڵچوونێک بەڵکو بەشێکە لە پرۆژەی داگیرکاری و جینۆسایدی دەوڵەتی ئیسرائیل. خەبات بۆ ئازادی خەڵکی فەلەستین بەشێکی گیانەکراوەیە لە خەباتێکی جیهانی لە پێناو یەکسانی، دادپەروەری کۆمەڵایەتی و ڕووخاندنی نظامی ستەمکارانەی سەرمایەداریدا.